والتين والزيتون وطور سينين وهذا البلد الأمين. نعم ولن سردار نوريا لشاري سليماني لدايقوم لصالي 1909 غير سرتا لا تمني من عظيمه لبوليس ابتدائي لو كاتوا بردام هر الدرس قرآن والحلقات قرآن أبو الحمد لله أردنا براهم يترويك قرار ميا دس كان بقرآن لبركدن لمانجي ينزيد 2019 الحمد لله لمانجي شواري 2022 كوتاين بينا بس 2 سالو وشش مانج تقريبا بقوم أنا كده هندر الرئيس كانوا لجان دائما مجاري قلت مدايكي برازم بردام هندرم بو ما وصل برز كان نوري حكمة ليرة بردام هندرم بون بتايبد ما وصل برزم جنابي كاكدور دياري زور هاوكارم بو زور هندرم بو اوان وين لكردم كدس بيكم والحمد لله دسم بيكر لقال يانو هتا كو تايج خدمت خويا ابو قران خوي بركتي قران لواك همشتا كان اسانك هرشن خوي قرس بي والله همشتا كان يتربو اسانك هرشن لقال دراسه ولقال جاني روجاني خوما طبعا انا راح تدرس سكر والله الحمد لله ك تواني ما بتري ظالمي والله بروش كوتبو عادتي من شمان وبين شمان درس مبولاي جنابي كدكتور تقريبا بهفتەیەک 4 لاپەڕە 5 لاپەڕە ئەوەم لەبەر کرد حکمیەوەی کە خۆم بەشێکی کەمم لەبەر بوو تقریبا 5 لەبەر بوو لە کۆتاییەوە کە گەشتینە مانگی ڕەمەزانی ئەم ساڵ لەگەڵ کاکتۆرا ڕێکەوتین کە زۆری بۆ بخوێنم ئەوە بوو نزیکەی 8 جوزم لە مانگی ڕەمەزانە بۆ کاکتۆر خوێند ترەوە زۆر گەرم کەرەوەیکی باش بوو مانگی ڕەمەزان کە بۆ من هات توانیم هەر جزء تیا لەبەرکەم ئەوکە خۆم حەزم لێتی ینی شخصیان حەزم لە قاری میسرەکانە تیلاوی میسریم حەز لێ وەکو قورئان خوێندن وەڵام وەکوانی کە بە تەرتیل خوێنن زیاتر حەزم لە سەوتی ئەو قاریانە کە سەریع خوێنن بەتایبەتی بۆ نمونە شێخ علی جابر سعود شریم عەبدوڕەحمان سودەیس ئەم قاریانە بسم الله الرحمن الرحیم والتين والزيتون وطور سينين وهذا البلد الأمين لقد خلقنا الإنسان في أحسن تقويم ثم رددناه أسفل سافلين إلا الذين آمنوا وعملوا الصالحات فلهم أجر غير ممنون فما يكذبك بعد بالدين أليس الله بأحكم الحاكمين یەکێ لەو ڕێگا باشانەی کە لە مێشکی ئینسانە ئەنی قورئانەکە تەبعەکە ئەوەیە کە بە سەوتێک لەبەری بکەیت باشترین ڕێگایە بە حکمێک کە تۆ ئەگەر وشەکانیش بیر بچێتەوە سەڵتەکەت بیر ناچێتەوە ئەنی ئەتوانی سەڵتەکەش یارمەتیدەرێکی باشتە بۆ هاتنەوە بیری ئەو وشانەی کە لە بیرت چۆتەوانێ بۆیە مەسەلەن هەر قاریئەکەیە مەسەلەن بە شتێک بەناوبانگە بە شوێنێک بەناوبانگە بۆ نمونە لە قورئانە جۆم لەوانەیە زۆر جار بۆیە زۆر ئاسان بیر مەکەوتەوانێ بۆ نمونە سوورەتی مەریەم بە قاریەکی وەکو مارمایعقلی زۆرم گوێ لەگرت بوو پێشتر بۆیە کە دەستم کە ویستم لەبەری بکەم سوورەتی مەریەم لەبەرکەم ئەچوم گوێ لە مارمایعقلی ئەگرت وەک لەو قاریئانی کە خۆم حەزم لێ بێ یان بۆ نمونە شوێنێک هەبووە کە هیچ قاریئەک نەبووایە کە حەزم لێ بێ ئەچوم خۆم خوێند بە سەوتێک بۆی کە بیرم نەچێتەوانێ سەوت زۆر هەندێکی باشە و مصحەفیش ئەو مصحەفێکە لەسەری لەبەریەکەی زۆر باشە کە قەت نەیگۆڕی بە حکمی کە یەکسەر بە مصحەفەکە شوێنی ئاەتەکەت بیرەکەوێتەوە ئەگەر شتێکیشە بیر ینی یەتەوە خەیاڵە بەو شوێنی ئاەتەکە لە مصحەفەکەیە بەشکڵی نووسینەکەیە وەڵاهی پلانم ئەوەیە ئینشاءڵڵا دەستکەم بە حەدیث لەبەرکردن حەدیث لەبەرکەم ئینشاءڵڵا ئەگەم لە قورئانەکەم بێ بیرم نەچێتەوە مراجعەی بەردەوامی بکەم و کۆمەڵی نەظم و شیعر هەیە لە علومە شەرعیەکانە کە هەیە ئینشاءڵڵا حەزەکەم ئەوانیش لەبەر بکەم ئەو پلانم هەیە